دکتۆر سەرەتای هەموو بەرلۆی بسمە ناو پرسیار و بابەتەکان دەمێ بۆ دەست پێ بکەم پێم خۆشە بەڕستان تۆزێک باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەیت سەرەتای ژیانتان منداڵیتان خوێندنتان ئەگەر تۆزێک بە وردی ئەو بابەتانەمان بۆ باسکەی سوپاس دەکەم. بله. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه واتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. مدكم خوي جورا طاعة وعبادتي هماني قبول كردي بيتن خوي جورا عاقبة خير ما بكا تكهم زاري دريم دنيا تنها لبيك شتي باشا بيبتي باشتي أجر بو دنيا نتي باشتي أتو جورا ترين دوراوي صالي 1977 بو بيشتنو يك لا برا بيانشي يكم جرياني دلرشيني لا أي شيء داك موا بيسترا لا قرش بلا شاوي لا مارمان لە بەلاشاوێ بوو بەلاشاو گەڕەکەشی شاری هەولێرەیە هەژار نشینە زۆربەی دەشتەشەکانی تێدایە ئەوانەی کە دەشتەشەکان هاتیینە مەزموعەتیان لە جەمەدێ نیشتە جێ ببوون مەزموعەتیان لە بەلاشاو و سێتاقانی ئیبتیدا ئەم لێ تەواو کرد سانەویم نای یەکگرتن بوو مەکتەبەکەم سانەویەکەم لە قەندیلی بوو قەندیل مەکتەبەکە لە ئیسکانە چاری عەدادیان لە ڕزگاری بوو لە ڕزگاری یەکەمی شوعبەی بوو چوم کارتەکەم پیشاندا وەختی عەدادەی کوردستان مەشهوور بوو زۆر چوومە هێندە 56 لە عەدادەی کوردستان بووم ئەلحەمدولیلا بە ساڵی یەکەم بە دوو جار ئیمتیحانکردن لە کولەت بەرگیرە ئەو ساڵەی کە دوو جار ئیمتیحانی تێدا کرا چونکە ئیمتیحانمان تەواو کرد ئاخر ئیمتیحان ئەسئیلەکان کەشف بوو دووبارەمان کردەوە ئەو ساڵی بوو کەوە خەڵک لەسەر بەفری کوژرا ئەو ساڵی بوو کەوە کارەبا نەبوو ئەو ساڵی بوو کە نەهامەتی زۆر زۆر بەرۆکی کوردی گرت بوو لە کۆتایی ساڵ شەڕ یەکێتی و پارتی بوو ئەسئیلە کەشف بوو وەزع زۆر ناخۆش بوو خەڵک لە فەقیریان چای بە قەسپی دەخوارد بەڵام ئێستا خەڵک لەبەر دەوڵەمەندی چای بە قەسپی دەخوا ئەوە بوو جاری بە ئیمتیحانمان کردەوە لە جامیعە سولێمانی وەرگیرە ئەلحەمدولیلا ساڵی یەکەمم لێوێن دەربڕی ساڵی دووەم لە نیوەی ساڵ بووین هەموو تەڵەبەکانی سولێمانی هاتنەوە هەولێرێکە ئەو بنیوەی سار بۆ مەگەڕاینەوە بەداخەوە ئەو ساڵی لە کولیە توپ مامەوە چونکە دەو دەرسانی کە لەوێ خوێندبوومان ئەمە نیوەی ساڵ هاتینەوە دەرسەکانمان لۆ نمونە دکتۆر عومەر سورچی فیسیۆلۆژی پێ بگوت بوون ئەمن ئەو کاتی ئەو کابرام نەدیت بوو ئەو دوازدەم محازەڕەی گوتبووە بە تەڵەبان ئەم شخصەکەم هەر نەدیت بوو ئیدی ئیمتیحانم کرد ئەو وەختی ئەو ساڵی ئەو کە مامەوە لە کولیە توپ دوای تووشی نەهامەتی زۆر بوو کێربی حیاتمان یەکەم جار پیاوێک بابم کابرایەکی ئاسایی فەقیر بووە بەڵام بابم کاتێک ئەسڵە مادەی 140 ئەمە ئەم بەخۆم تەقدیمم نەکرد ئەمن باپیرم لە برسان هاتبوونە هەولێر 7 ساڵان نەهات بووە گەرمیان چاندیە نەبووە ئیدی لە برسان سێ برابووینە دوانین هاتیتە هەولێرێکە یەکەشیان چتە کەرکوچیەکە ئەنێندا خزم هەیە لە کەرکوچەکە لە برسان ڕۆیشتینە قەراج و کەندێنەوە و مەحمەد ئۆمەرانیان بەجێ هێشتە لۆیەکە ئەم تەقدیم مادەی 140 نەکرد چونکە ئەمن بە حرامم دەزانی شخصی خۆم و وەریشم نەگرت خزمەکانمان وەریان گرت چونکە ئەمە لە برسان هەراتوین نەک لەبەر ئەوەی کە سەدام دەری کردبین بابم کچکە بووە 5 ساڵان بووە عەسە بە قسەی کە باسی دەکەن بوویتە شاگرد لە دوکانەکی لە قەیسەری لەکن تورکمانەکی بابم زۆر ئیسفادەی لەو کابرا تورکمانی کردیە لەوێن دەرەوە پەرۆشی خوێندن و علم بووە دەرێم ئەلحەمدولیلا کە 7 ساڵ نەهات بووە ئەگەر نا ئێستاکە ئەم نەدەبمە دکتۆر ئیدی کە هاتنە ئەو هەر شتێک خێرێکی تێدایە ئیدی کە لەوێن دەرەوە بابم چوویتە بەر قورئان خوێندنی لەکن ئەو تورکمانەیە زۆر ئیسفادەی لێ کردیە و هەموو هەوڵ و هیمەتی ئەوە بووە کە منداڵەکانی خوێندەوار بن و بابم ئەلحەمدولیلا زۆر بە جوانی زمانی تورکی دەزانی حتا ئەمە لە کۆچڕەوەکەی چوینە نەغەدەی بە سای زمانی بابم کە تورکی قسەی کرد کابراکی نەغەدەی هات تورکمان بوو بام قسەی لەگەر کرد ئەمە چوینە وێندە لە ماڵەوی ینی ماینەوە فترێک و عەرەبی زۆر باش دەزانی کوردیشی زۆر باش بوو ینی سێ زمانی دەزانی کە چەندە نەخوێندەوار بوو بابم کابرایەکی زۆر حەزی بە کوردایەتی بوو بە دەلیلی ئەوەی بابم گەنج بووە یەک منداڵیە بۆ بەس کاوەی برامی هەبووە کە بڕیاری شۆڕشی شاخ دەستی پێکردیە چویتە شاخ یعنی خێرزان و منداڵی بەجێشتە و دوو جارم برینداری زۆر سەخت بووە لە شاخ پێشمەرگەشی دێرینی کوردستان بووە زۆر خەباتی کردیە یعنی
توانی تەمەنی لە شاخەکان بەسەر بردیە ماڵی بەجێ هێشتیا